ڕۆژاوا دەستوورەکەی لە سای جەنگدا ڕادەگەێنێت لە نووسینی فەتحوڵڵا حوسەینی. لە کۆتاییدا ئەنجومەنی گشتی ئیدارەی خۆسەری باکوور و خۆرهەڵاتی سووریا ڕەزامەندی لەسەر کارپێکردن بە گرێبەستی کۆمەڵایەتی دەستوورەکەیدا، ئەویش دوای چەندین لەمپەری ناوخۆیی وەکو هێرشی حکوومەتی دەمشق بۆ سەر دێرەزور، هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا، هەروەها لەمپەری دەرەکی وەکو فشاری ڕووسیا بۆ نووسینەوەی دەستورێک بۆ سووریا لە موسکۆ بە سەرپەرشتی کرێملین و ئەنقەرە و بێ بەشداری پێکردنی گەلانی باکوور و خۆرهەڵاتی سووریا و بە تایبەتی کورد. ئەم گرێبەستەی ئێستا ڕەشنووسەکەی لە ساڵی 2017دا لەلایەن ئەنجومەنی تەشریعی کەرتی قامیشلووی ئەو کاتەوە نووسرا بۆ ئەوەی ببێت بە گرێبەستێکی کۆمەڵایەتی فراوانتریش، ئاوا بە ڕەشنووسی مایەوە تابوو بە دەستورێکی کارپێکراو لە ڕۆژاوا دوور لە حەز و هەڕەشەی وڵاتانی ئیقلیمی. بەرپرسانی ئیدارەکەش بەردەوام ئەویان دووبارە کردوتەوە نابن بە بەشێکی هیچ دەستورێک کە لە دەرەوەی سووریا بنووسرێتەوە، یان ئەگەر کورد لایەنێکی داڕێژەری دەستورەکە نەبێت، لەبەر ئەوەی ناوچەکانی ئیدارەی خۆسەری نێونەرایەتی 5 ملیۆن دانیشتووی سووریا دەکات. گرێبەستی کۆمەڵایەتی نوێ کە ڕەزامەندی لەسەر دراوە ئیدارەیەکی یەکگرتوودا دەمەسرێنێت کە هەموو ناوچەکانی ژێردەستی ئیدارەی خۆسەری لەخۆ دەگرێت و ناوی هەرێمی باکوور و خۆرهەڵاتی سووریا دەبێت. چەندین دەستگای نوێش بۆ هەیکەلی ئیدارەی خۆسەری زیاد دەکات. ئیدارەکەش لە یەک هەرێم پێک دێت کە ئەویش هەرێمی باکوور و خۆرهەڵاتی سووریەیە کە 7 کەرتی تێدا دەبێت. ناوی ئەنجومەنی گەلانی باکوور و خۆرهەڵاتی سووریاش لە بری ئەنجومەنی گشتی پێشوو جێگیر دەکرێت. ئیدارەی خۆسەری وا پێناسەی گرێبەستی کۆمەڵایەتی واتە دەستور دەکات کە ژمارەیەک بنەمای تێوری و پراکتیکی و یاسا و ڕێسای ڕێکخراوە کە پەیوەندی نێوان دەسەڵات و هاوڵاتی دیاری دەکات و ماف و ئەرکی تاک و بەرپرسان لەناو کۆمەڵگاشدا دیاری دەکات. گرێبەستە کۆمەڵایەتیە نوێەکە تایبەتمەندی ناوچەکانی دەپارێزێت وەکو بیر و باوەڕ و سروشتی ناوچەکە لە ڕووی جۆغرافی و دموگرافیەوە. بە جۆرێک هەر ناوچەیەک دەتوانێت تەشریعەتی تایبەت بە خۆی هەبێت بەو مەرجەی لەگەڵ گرێبەستی کۆمەڵایەتی واتە دەستور دەژیەک نەبێت، چونکە ڕێخستنی کاروباری ناوکەرت و دەستگاکانی خۆراوە پێویستی بە دەستورێکی فراوانە کە پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و باقی بوارەکانی تر بگرێتەوە بە جۆرێک لەگەڵ بەرژەوەندی گەلانی باکوور و خۆرهەڵاتی سووریا بێتەوە و دەژیەک نەبێت، بە تایبەت کە تا ئێستاش شەڕ و شۆڕ هەرماوە و سەقامگیری نییە و چارەسەری سیاسیش ڕێگری لێ دەکرێت بەهۆی چەند سەقفەیەکی ئیقلیمی و هەروەها نەبوونی ئیرادەیەکی نێودەوڵەتی بۆ چارەسەر. ڕەزامەندیش لەسەر گرێبەستی سیاسی کە لە 134 بەند پێک دێت مافی کورد و عەرەب و تورکەمەن و ئاشووری و سریان و چەرکەس دەپارێزێت. لە کاتێکدا مافی ئەم پێک هاتانە بەردەوام لەلایەن حکوومەتە یەک لە دوای یەکەکانی سووریەوە پێشێل کراوە. ئێستاش مافی ئەم نەتەوە و پێک هاتانە لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە پێشێل دەکرێت کە مانەوەی ئیدارەی خۆسەری بە لێدان بۆ سەر بەرژەوەندیەکانی خۆیان دەبینن. لەگەڵ هەموو ئەوانەدا دانانی دەستورێک بۆ ڕۆژاوا سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئیرادەی ئیدارەی خۆسەری و گەلانی ئەو ناوچەیە کە ساڵانێکی زۆرە دەناڵێنن بەدەست جەنگی ناوخۆیی و هێرشی دەرەکیەوە. Yar